پارتیویکێتیە ئەی تۆ ئەگەر معارەزەی ساختە دروستکەی خەڵک معارەزەکەی لە بەرچاوەکەوێ بێهیوا بێ بێمتمانە ئەبێ هەموو جوڵەکانەکەوێتە خزمەت یەکێتی و پارتیەوە فەلەبەر ئەوە ئەو دروستکردنی معارەزەی ساختە ئەو دەزوەردان و تەدەخولەی کە لە نێو هێزەکانی معارەزا بە ئاراستەی جەمسەربەندی لایەنەکانەکرێ ئەو ناکۆکی و ململانیانە ئەو خەمساردی و نەبوونی ڕوئیا و تێڕوانینەی کە بخاون پرۆژە بن ینی تۆ لە ڕابردووە ئەگەر سەرنج بی ئێمە باسی با زۆر نەچین دیفاع لە حیزب ئەوانە بکەین بەڵام لە دوای 2009 دوو ستون هەبوو ستونێکە بوو بریتی بوو لە ستونی یەکێتی و پارتی خەڵک ئەوە ستونی سوڵتەیە و یەکێتی و پارتی و حزبی دەسەڵات لە بەرامبەرەوە ستونێکی معارەزە و خەڵکە بوو گۆڕانی تیابوو کۆمەڵی تیابوو یەکگرتووی تیابوو لەگەڵ هەندێک لایەنی تر بەڵام بەتایبەت ئەو سێ هێزە ئەدی فەرموو پێمە بڵێن ئێستا ئەو ستونە ئاوە ماوە ئێستا لە باری برد زۆر هۆکار هەیە ئەگەر ئێمە باسی ئەوکەین زۆر هۆکارەیە ینی قۆناغ بە قۆناغ هۆکارێک دەگوترێ خۆی ئۆپۆسیۆن خۆی ئەمەی لەبار بەشێکی هۆکارێکیش کە پارتیوێکێتی دەستیان خزانووەتە ناو حیزبەکانی ئۆپۆسیۆن بۆەوەی کە بەهای نێ هەردووکی تایە دەم خۆش هەر بەشێکی معارەزە خۆی هۆکار بوو بۆ ئەو بابەتە سەقفی تاواکاری بەرزکردەوە ناکۆشیە لە نێوانیانە بەرەوەشە سوڵتەش لەسەر بنەمایەوەی پەرتکە و زاڵ بە کاری کردووەوە زۆر هەڵوێستی شەبینین کە لە ڕابردووە لە مەواقیفا بووە ئەوە بین ئەینا تۆ ئێستا بێنە پێش چاوی خۆ کاک سامانی بەڕێز ئێمە انتخاباتی کە کرێ بەپی قانونێکە کرێ کە لە 2023 پەرلەمانی عێراق هەمواری کردوێتەوە نیزامەکان گۆڕاوە ینی تۆ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ لە 20دا کار بە چی کراوە بە سیستەمی نوێنەلایەتی ڕێژەیی باقی ئەقواوەی زۆرترین ماوە بەڵام لەمەیانە کار بە بڵێن سیستەمی هەڵبژاردننی سانلیگۆی معدلەکرێ ئەم نیزامی سانلیگۆی معدلە ئابم فۆرمە ئەو هێزانی کە ئێستا لە دەرەوەیەکێتی و پارتین خاوەنی ئەبن بە کورسی دوان یان ئابە و جۆرە بۆ فۆرمە دەنگ و سنگێکی یەکجار زۆر لە دەسێن و بینیمان ئەگە سەرنج بە نیزامەکەی هەرێمی کوردستان بەشێکی زۆر ئەو حیزبانەی کە بۆ نمونە گۆڕان بەرێگەل هەڵوێست هەتا لێگردوو لە هەندێک شوێنە بە باقی ئەخوا کورسیان مردووە چەند کورسیە باش ئەمە نامێنێ لەم نیزامە ئەم نیزامە لێر 70,000 ڕەنگە لە سێ چ لە زاردەنگ بڕوا بێگومان ئەم نیزامە بەم فۆرمە کۆمەڵی ڕێکخرا و دامەزراوەش تحقیقیان یان هەڵسەنگانیان بۆ ئەم بابەتانە کردو ئەم نیزامە مساعید نییە بۆ هێزانە من مەبەستم چییە تۆ لە پێناوی پاراستنی سنگ و قورسایی خۆتە ئەوە ناکەی لە هەمووی گرنگتر لە پێناوی چکەم انتخاباتە ئەومان لایەتە انتخاباتە بۆ پەرلەمانی عێراق هەکسەمە لەوانەیە ململانەکە لاواستر بێ وەکو پەرلەمانی کوردستان نییە ئەی تۆ چۆن جۆش و خۆشی خەڵک گەرمتر ئەەکەیتەوە ئەگەر هەموو حیزبەکانی دەرەوەیەکێتی پارتی بە فۆرمێکی جیاواز لە لیستێکا بوونای من پێم وایە جۆرێک لە تاودان جۆرێک لە گەرموگوڕی ئەیا بە عملیی انتخابیەکە و لەگەڵیشا لە خزمەتی وا بوو دەنگ بە فیڕۆنە ڕوا ئێستا بەم فۆرمە دەنگ بە فیڕۆ ڕوا باشە ئێوە خەمی خۆتانتان نییە و خەمی ئەوەتان نییە خەڵک بۆ خەمیەوە بخواوە لە هەمیشی گرنگتر ئەگە کرا دوایی باسیەوەکەین ئەم دۆخە چ تەسیری گەورە دروستەکە لە بێ ئومێدی لە بێهیوایی خەڵک ئەتوانین باسیەوەکەن کەەوە نقطەیەکی من پێم وایە گەورەترە لە انتخابات گەورەترە لە کورسی پەرلەمان و ئەوانە یەکێک لە ئامانجەکەیش هەر ئەو بێهیوا بێگومانجا ئەوە من لەو نووسینە کە خۆت فەرموو باسمان کردووە من وا وێنە یەکەم ئەوە بێهیواکردن و بێ ئەوەی کە خەڵک تووشی ڕەشببینی و بێهیوایی بێ ئەو ئۆپشنانی کە یەتە بەردەستی چیە ئۆپشنی ماڵوێرانکەرە ئەکرا باسیەکەی زۆر باشە کاک دکتۆر ئەمجاد ینی بەڕاستی من زۆر ینی بەشێکی قسەکانم زۆر گرنگی نام بە عینوانەکەت گرنگی هەم بە پێگەکە لە ناو یەگرتووە ینی پێم خۆشە لەوەرەوەی جەنابەت لە هەندێک لە دانیشتەکانە بەشدار بوو بەڕاستی کاک چۆمان ینی وێناکەی پیشانە کە چییە گوزەرێ بەڕاستی ئەی وێنا گەورەکە چییە لە ناو کۆبوونەکانە ئایا ئەم بێ ئومێدی لێ ئەنجامەکەم بێ ئومێدیە بێ بۆ خەڵک یان نەخەشتی کە ئەو گوزارێت و ئێمەمانە نایزانین یا بۆ ڕێناکەون بەناوی خی گەورە سەرەتا زۆر سپاس بۆ جەنابەت وە زۆر خۆشحاڵم لەگەڵ کاک چۆمانی بەڕێز ئەم گفتوگۆیە ئەەکەین و ئامانجی گفتوگۆکە من پێم وایەوە قەنەعەتم وایە جەنابیشتان هەر ئامانجتان هەیە کە ئێمە زیاتر وشیاریەک بخێنە ناو خەڵک و ڕادێک ئومێدێک بگەڕینەوە کاتێککە باسی کەم و کورتەکانی ژەکەین هەر بۆ ئەوەیە کە پەنجە بخیتە سەر برینەکە و خەڵک و شیار بێت کە گرفتەکە لە چیایە بە قەنەعەتی من ئەم حاڵەتانی کە هەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی زۆر جار ئەم پارتە سیاسیانە پەرچەکردار پاڵنەرە بۆ
کارەکانیان و هەنگاوەکانیان بەڵێ. پرۆژەیان نییە یا پرۆژەکانیان وەکو پێویست ئیشی لەسەر ناکەن هەتاوەکو ئەو کاتانی کە وەختی زایع و پەلەپەل و هەمووی بەرژەوەندی خۆی پێش ئەخات بەسەر بەرژەوەندی گشتیا و ئەمانە کۆمەڵێک هۆکارن. ئێستا بۆ نمونە پاڵنەری سەرەکی کۆبوونەوەی حیزبەکان لە دەروی پارتی یەکێتی ئەو قسانەیە کە هەمومان ئەیزانین و ئەیکەین کە ئەویش ئەو فشارەیە کە یاساکە وای کردووە کە حیزبێک ئەگەر بێت و بەتەنها بێت هیچ ئومێدێکی نییە هیچ کورسێک بێنێت بەڵام ئەگەر هات و لە ناو هەوپەیمانێتیا و احتیمالێکی هەیە ئەگەرێک هەیە ئەوە ئەم پاڵنەرێکی خراپە کە تەنها بۆ بەرژەوەندی کورسی و حیزبی و بەرژەوەندی کاتی بێت. ئەوەیە کە من پێم خۆشە زۆر ڕوونیکەینەوە ئەو خەڵکە بزانێت وە ئەو حیزبەژە ئەو پاڵنەرەی هەبێت هەر خۆی زەرەرەکە و خۆشی ناگاتە نەتیجە بۆ چونکە ئەم هەنگاوە شێلانێکی باشتری ئەوێ قوڵاییەکی ئەوێت ئەبێ وەکو پرۆژە سەیریکەی وەکو پرۆژەیەکی دوورمەودا وەکو پرۆژەیەکی قوڵتر لەوەی کە تۆ بەرژەوەندی کورسیەک یا دوو کورسی لە ئارایە بێ کەمەکە یا زیادە دەرۆ کاک دکتۆری وێناکە وابشان نادرێ بەژۆندی خەڵکە ئێمە ئەم یەک لیستێ دروستەکەی بە تەئکید باسی ئەوەیە کە ئێمە ئەمانەوەیە داکۆکی لە خەڵکەی یخۆ هەروایە حیزبیش هەر لە پێناوی ئەوە ئیشەکات بەڵام ئەی بۆ ناتوانانی بیکەی من باسی ئەو دیوی واقعەکە بۆ ئەەکەم کە دیار نییە لە خەڵکەوە یا ئەتوانی بڵین وەکو شیکردنەوەیەک بۆ دۆخەکە کە کاتێکە گفتوگەکانە بینی کەسێک بۆ تۆمان ڕێک نەکەوتو واتای چی واتای ئەوەی کە ئەم لایەنانە وەکو پێویست تەنازول ناکەن لە بەرژەوەندەکانی خۆیان هەر غێری ئەوە چیترە ئەگەر هەر کەسە هەنگاوی بێتە پێشەوە واز لە بەرژەوەندەکان لە دابشکردنی کورسیە بێگومان ناوە کورسیە بەرژەوەندیە لەو بابەتان لەبەرەوە پێم وا بێت ئەم هاوپەیمانەتی ئەبێ پرۆژە بێت و حیزبێکیش ئەتوانێت تایە بمێنێتەوە ئیشی بۆ بکات تاوەنی پرۆژەیەکی دوورمەودا بێت کە هەنگاو بە هەنگاو ئیشی لەسەرکە هەر بۆ معلوماتی جەنابەت ئەم هاوپەیمانێتیە تەنها حیزبیتیانە ینی کۆمەڵە کەسیشی تایەکو بێلایەن سۆزانە ئیشەکەن یعنی ئەمە ینی پێویستە ئاماژە بەهۆش بکەین کە ئەتوانی بڵێ مەسەرەن لەوانەیە دڵسۆزی ئەوان زیاتر بێ بەڕادەیەکە کۆڵ نادەن و ئێستەش من و ئەزانم ئومێت کۆتایی نەهاتووە ینی ئومێد هەیە بە تایبەتی کە ئەو بابەتەش جۆرێک لە درێژکردنەوە تا بیستی مانگ هاوپەیمانەتەکە بە ڕسمی درێژ کراوەتەوە تا بیستی مانگ بەڵام عادەتەن ئومێد لەسەر کۆمەڵێک بنەما ئەبێتەوە ئومێدت هەبێت بنەماکان ئێمە باسەکەین عساوە لەعەلە ئانوساتێکە گۆڕانکاری دروست بێت یعنی زۆربەی جار بەپێی ئەوەی کە ئاگامان لێە کۆبوونەوەکان بە پەلە ئەکرێت یعنی بۆ نمونە مەسن دوێنە کۆبوونەوە کراوە سعات 4 کۆبوونەوەکە کراوە لە سعات 1 و 2 یەکتریان ئاگادار کردوێتەوە و کارەکە ڕێکخراوە بۆ چونکە یعنی هەر لەو ڕوانگەیەوەی کە با دەرفەتەکە لە دەست دەرنەچێ یا بۆکو بڵێ با ئێمە هەرچۆنمان کردووە خۆمان نین بەدەستەوە هەڵنەوەشێتەوە ئیشەکە ئەمەش بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم کارە بەڕاستی کاتی ئەوێت ئەوەی کاکچۆمان باسی کرد لە هەڵبژاردننی پەرلەمانیش هەمان هەوڵ هەر هەبوو لە چەند جلسەیەکرا بەڵام بەداخەوە لەو سەرەتایە یەک بەرەبوونا بۆ ئێستا شاسانترە بوو کارەکە بالفعل یعنی من وازانم مدەی بەلایکەمە ساڵەکە ئەگەر ینی پێش ئەوە مەبەسمە دەستپێکردنەکانی ئەو هەوڵانە ساڵێکە لە هەڵبژاردنەکەی پەرلەمانی هەرێمی کوردستانە بە بڵێن سەری نەگرت و یا ئەوان ئێبا درێژەی هەبواە دوای ئەوە نەک تۆ بیخێوێنیتەوە هەتاوەکو فترەیەکی کەمی پێش هەڵبژاردننی عێراق دیسان مۆزوعەکە سەر هەڵباتەوە بۆیە ئەوە من خاڵی یەکەم کە سەبەبی هەرە سەرێکی ئەوەیە کە ئەم مەسلەی هاولیستی و هاوپەیمانێتی و ئەبێ بە پرۆژە بێت ئەبێ بە قوڵایی ئیشی بۆ بکەی ئەبێ لە پشت پەردەوەژ بێت کاتێک ئەمە ئەکەوینە گرفتەوە کە لایەنەکان دەستکەن بە مزایەدە و لە ئیعلامە باسیکەن من وامود من وام کرد من بانگم کرد من دەست پێش خەر بووم ئەوم بانگ کرد من بانگەشم دەست پێ کرد من پرۆژەم تەقدیم کرد کە ئەمە خزمەت ناکە هیچ کاتێک چونکە پەرچەکردار دروستەکان یعنی ئێسێمە ئاگامان لێ ئەو حیزبانە سەردانی یەکتریان کردووە
ماوەیەکی زۆر چوون دوو بە دوو دانیشتون پێکێشە باش ڕۆشتووە بەڵام کاتێکەیتە سەر کۆبوونەوەی فراوان کاتێکە بۆ نمونە طبیعیە چەند لایەنێکی جیاواز زۆر ئاساییە کە خاڵی ناخۆشیان هەبێت باش بەس ئەوە گرنگە کە چۆن وا بکەین کە خەڵە ناکۆکان کەم بێتەوە کەم بوویەوە ئەکرێ هەندێشت بۆ نمونە هەر دواش خرێ ئامانجە گەورەکە لە پێش کۆمەڵێشتی بچووکەوە بێت بەڵام کاتێکە بۆ نمونە تۆ مەسەرنیەی یەکسەر ئەچی لە ئیعلامەکەی خۆتا باسیەکەی یا ڕەدی ئەیتەوە یا ئەڵەی مەسەر من واموت و ئەو وای نەوت و ئەو وای کردو ئەو داوای ئەوەی کردو من نەمایەوە من ینی ئەمە ئیترۆکو بڵێ ڕۆژەکە تا ڕادەیە دەرەوە بڵێ چیتر هیچ کەسێ بە ڕسمی نهاتۆتە دەرەوە غێری ڕوتی هەڵوێز ئەویش پێم وابێت جۆرێک لە قسە هەیە لەگەڵیان یا با بڵێن جۆرە بەدیلیان هەیە یعنی هیچ حیزبێک ئێستا لەم کاتەیە ناڵێ هاوپەیمانەتی ناوێت ئەوڵێ ئەوی تیانەبێ ئەوی تیاابێ ئێمە زۆر باشە ئەی باشێ ئارام ڕۆبۆ نمونە لە کەرکوو کۆبوونەتەوە مولایەنەکان یعنی ئێوە لە دەروی پارتیویکێتی ئەم بەرێ دروستەکەن بەڵام لە ناو کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان لەگە پارتیویکێتی کۆ بنەوە بۆ هەموو حیزبەکان بوون ئەوەی کە ئێمە بینیمان لە گرێتەوە ینی ئێستا دروستەکە ئەوەت بۆ باس بکەم ئەوەی کە لە کەرکوو گەکرێت پێم وابێت پاڵنەرێکی قوڵتری هەیە لەوە کە باسی نەتەوەیە و یعنی نەتەوە لە بەردەم مەترسیایە ئەگەر قسەکە تەواو بێت ئەوان بەرامبەر بە عەرەب و بەرامبەر بە تورکمان کورد هەمیشە زەرری کردووە لە کەرکووکا کە پەرتەوازە بووە کورسی فەوتاوە دەنگی فەوتاوە هەمومان نەزانین لە ڕابردووشە و لە کەرکووکە خصوصێتێکی هەیە حیزبەکان جۆرێک لە تەفاهمیان هەیە پێم وابە ئەوەی ئەمڕۆ کە یەکگرتووە وەکو من یارم لێکردن سعات 9 شەو ئیعلانیان کردو ئەرێت با مداوەلەیە بکەین با بۆکو پاڵپشتیەک بۆ ئەوەی هەرێمیش کە خەریکن ئادە ئێمەش بۆچی ئێمە شتێک نەکەین پەیوەندیان بە هەموو حیزبەکانەوە کردووە زۆربەی زۆری بەشدار بوو لەوانەیە مەسەرەن حیزبێک یا دوان بەشدار نەبوو بێت پێم وابێت لە پرۆژەکە کەم ناکاتەوە ئەگەر بێت و سەر بگرێت و خزمەت بە یەک ڕیزی و یەک دەنگی بکە بە تایبەتی لە کەرکووکە بۆیە مەبەستم ئەوەیە یعنی لای خۆشمان اون قەنەعەتم وایە ناڵێم کۆسب نییە کۆسب زۆرە بەڵام ئەگەر بێت و ئێمە هەز بە مەترسیەکە بکەین هەز بە خواسی خەڵکەین یعنی هەموو جارێ ئەوە ئەڵین هەموو خەڵک بۆ حەزیلەوەیە یعنی ئەوە پرسیارێکی جددیە خەڵک حەزەکە ئەم حیزبانە یەکدەنگ بن بۆ چونکە ئەزانن بەو یەکدەنگیە هێزێکی تریان بۆ دروست بێت هیچ نەبێ بەرامبەر بە پارتیوێکێتی ئەوەستن کە بڵێن ئیست بوەستە تا مافی خەڵک پێشێل مەکە و جۆرێک لە ئومێدی ژەگێڕنەوە پێم وابێ ئەخیر قسەکە لەسەرەوەیە بۆ ناومێدی دروستە بێ یعنی ئەوەی کە کاک دکتۆرەمجە باسێکە ئەگەر بۆ نمونە ئەم حیزبانەی دەروی پارتیوێکێتی یەکدەم و هەڵوێز بن ئومێ دەگەڕێتەوە بۆ خەڵک خەڵک لە 2009 ئومێدی بۆ دروست بوو دوای بێ ئومێد بێگومان مەوزوعی گەڕانەوەی ئومێدی خەڵک بۆ پرۆسی سیاسی و بۆ گۆڕانکاری بابەتێکە هەر پێویستی بە یەکلیستی و یەک ڕیزی لێوان لایەنە سیاسەکان نییە ئەمە دەستپێکی مەدخەلەکەیەتی دەواازەکەیەتی کە بە تایبەتی وێزانی کە باوەڕیان بە خەباتی مەدەنی و بە گۆڕانکاری و بە ڕیفۆرم و بە چاکسازی و بە دوورکەوتنەوە لە حزبی بنەماڵە و لە زۆر شتی تر هەیە ئەمانە کە نزیکی یەک بوونەوە قورسایەکە زیاترە بێ ئەو کاتە خاوەنی پرۆژە بن چۆن چۆنی هەنگاوانێن چۆن فشارەکەن ئەوە دەواازە کاتەوە بۆ گەڕانەوەی متمانە بەڵام مەدخەلەکەی نزیکبوونەوەی ئەو هێزانەیە کە خاوەن جەماوەرن خەڵکیان لەگەڵایە کە وردە بە یەکەوە بن و نزیک بن لە ئاڕاکانیانەوە بەڕێی من ئەوەی کە ئێستا هەیە ئەو دۆخەی کە ئێستا هەیە پرسیاری جدیەتە پێشەوە کاک سامانی بەڕێز ئایا پرۆژەی ئۆپۆزیسیۆنی سیاسی لە هەرێمی کوردستانە فەشەلی هێناوە یاخودنا ئەم سیاسەتەی کە ئێستا حزبەکانی معارەزە حزبەکانی دەرەوە یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستانە پێی ڕەویەکەن ئۆپۆزیسیۆنیانە ئەو پرسیارێکی زۆر گرنگە ئایا ماناو مەرجەکانی ئۆپۆزیسیۆنی بەسەر جێبەجێ بێ و ئایا ئەو تعریفەی کە بۆ معارەزەی سیاسی هەیە بۆ ئۆپۆزیسیۆنی سیاسی بەسەر ئەم هێزانی ئێمە بەرجەسێ بێ من کەسەی ئەم واقعی ئەم 2-4 ساڵە ئەەکەم ینی بەبێ ئیسیسنا من ئەکرێ لێرە و لەوێ یەکگرتو مووقفی جوانی هەوو بێ کۆمەڵ یان گۆڕانە یان شیان ئەمە نا بەس باسی ئیتارە عامەکەیەکە تۆ ئێستا خاوەنی پرۆژەی نیشتیمانینی بۆ ئەم دۆخ تێپڕانی ئەم دۆخە ئەدی ئەوە کە مامۆسای بڕێز فەرمووی
زۆر تەرجەختی لە پرۆژە کردەوە فەرموو پێمان بڵێن پرۆژەی نیشتیمانی ئەم هێزانە چییە بۆ دەربازبوونی ئەم هەرێمە لەم چاقبەستویە خاوەنی قورسایی نین قورسایی چۆنچۆنی بۆ دروستکردنی ڕێگری فەرموو پێمان بڵێن لەم حکوومەتی کاربڕێکەرا 2 ساڵە 2 ساڵە حکوومەتی کاربڕێکەرە پەرلەمان نییە چیان ویستووە کردویانە ئادێ پێمان بڵێن ڕێگری یان قورسایی ئەم هێزانە کە لە هەموو دنیاوایە سوڵتا بڵێن حاکم و حکام هەیە ئەوە کە حاکمە سوڵتە یەکێتی و پارتی بەنمونە ئەم خەڵکە کە هێزی معارەزە ئەسڵوە نمایندەیکە ڕێگریان کردووە ترسێک حەزەرێک لە بەرامبەر جوڵەکان یەکێتی و پارتیا بکرێ هیچ شتەکان نابینی ییت دەم خۆش ییت پرۆژەی ڕووناکی ئەسەپێنرێ پوینت و پوینت ئەسەپێنرێ مەوزوعی ئەژماری من ئەسەپێنرێ ینی ئەو شتانەی مەوزوعی بە خەسخەسەکردنی کردی تایبەت خۆکاک سامانی بەڕێز حزبی سیاسی ئەگەر بڕیار وابێ هەر ئەوە بێ هەڵبژاردن هاو 2 کورسی بەرێتەوە و 4 عانەپەیاکە و 4 دەست بنێ دەست خاتە ناو یەکێتی پارتی بۆ یا تەنها قسە بکە جاوە ویستم ئەو بابەتە خاڵی دوای ئەم باسکەم ئەم فۆرمەی کە ئێستا هەیە تۆ ناتوانانی ڕێگریکەی ناتوانانی لە پەر دروستکەی ناتوانانی داوا فۆرمێک لە زەخت و لە جۆرێک لە فشار دروستکەی ناتوانانی ئەو جوڵانەی حکوومەتێکا بە فۆرمی قانونی بە مەدەنی بە ئەوە لەمپەری بۆ دروستکەی ئەی باشە ئەو خەڵکەش ناتوانێت لە مۆبایلەکەی خۆیەوە لە فەیسبوک قسە بکە ئەی باشە ئەوە پەرلەمانیش نییە کاک سامانی بەڕێز ئەی لەکوێ شەڕی قانونی و شەڕی نوێنەرایەتیکردنی بۆکەی ئەوە وەزعی پەرلەمان ئەوە وەزعی شەقام ئەوە وەزعیەوە ئەم فۆرمەی کە ئێستا هەیە بۆ نوێنەرایەتیکردنی حزبی معارەزە من پێم وایە پرۆژەی معارەزە لە هەرێمی کوردستانە لە قەیرانی یەکجار گەورایە ئەم قەیرانە بەشێکی سوڵتە دروستی کردووە بەشێکی ماڵوێرانەکە شقام بجوڵێنن گەر ڕاستەوێنەوەڵا لە بەروێیتە چۆن کاک سامان بۆ خەڵک گەشتۆتە ئەوەی بێهیوا بێ لە پرۆسی سیاسی و بەشداری سیاسی و لە ئەوە خەڵکێک ئێستا گەشتۆتە ئاستێک کاک سامان ئەو ئەڵێ تۆ هەر قسەم بۆ بکەیت هەر خەڵکم بۆ پەروەردەکەیت و بیوێ بۆ پەرلەمان و ئا بۆ فۆرمە ئەزانی چ ئۆپشنێکی لە بەردەسامێنێ بەڕێی من 2 ئۆپشنە ڕووشی یاوە هەردووکی ڕوویاوە یان ئەوەیە چێتە ماڵی خۆی بێدەنگی هەڵەبژێرێ و ناچێ بۆ سنووقەکانی دەنگان ناچێ بۆ هەڵبژاردن و ئەوە ناکاو ناچێ مۆزەفە مۆزەف بچێ خۆپشاندانێکا بۆ مامۆسایە ناچێ بۆ بەشداری بکات لە داواکردنی حەقەکەی خۆی بێهیوایی ئەچێتە ماڵەوە یان ئەوەیە گەڕێتەوە بۆ یەکێتی و پارتی من شەرعێت نایان بۆ جۆرە بەڵامی تر اختیاری نامێنێ فەلە بەرەوە تێڕوانینێکیش لای خەڵک دروست بووە کاک سامان منم مای خەمێکی گەورەیە بۆ ئێمەمانان ئەڵێن تۆ ئابم فۆرمە حزبایەتیکردن و معارەزەبوون و ئابم شێوازە خەمی کورسیەکە بێەوەی کە دکتۆری بەڕێز فەرمووی شەڕ لەسەرەوەی کێ سەرۆکی قایمەکە بێ و کێ سەرۆکی هاوپەیمانەتەکەی بێ و کێ سەرۆکی سلێمانی بێ یعنی مێنتاڵیتیەکە هەر لای کورسیە لای 2 کورسی بێن خەی پارتیەکێتی جا من مەبەسم چیە ئەمە نقطەیەکە نقطەکەی تر ئەڵێن ئەمە بوون بە دوکانی سیاسی حزبی سیاسیە بوون بە ئەوەی کە بە ناوی دەنگی ناڕازی بە ناوی دەنگی شەقام و ناڕازیەوە تۆ کاسپیەکەی خەریکی بزنسی سیاسی ئەمە لە ناو خەڵکە بڵاو بۆ تۆ کاک سامان هەر ئەمەیە وای کردووە من ئەتوانم قسەی عکسی شەقام و خەڵکو ناو بازارە بۆکەم بەس واقعەکە وان نییە واقعەکە وایەڵێ هەر لەبەر ئەوەشە ئەو نووسینە ئێمەمانان و ئەو تێڕوانینە دەرئەنجامەکەوەیە ئەوە ئەو کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان ئەم بەوەڵێ خاین ئەو بەوەڵێ کیرەگیراوی ئەو بەوەڵێ ینی سەرۆکی حزبی معارەزەن ئەڵێن چی حزبەکانی تر دەمیان ناوە بە ئاخڕەکە یەکێتی و پارتیەوە یعنی مستەوای سیاسی ئەم هێزەکانی دەروەی یەکێتی و پارتی ئەوەندە دابەزیوەتە خوارەوە تەئسیری لەوە کرد و ناتوان ڕێبکەون هەر لەبەر ئەوەشە تۆ سەرنج بە ینی ئەوەی کە دکتۆر فەرمووی هەندێکیان هینی شخصیان بەرامبەریەکەیە من پرسیا ینی شەرعێت نایە ئەو گفتوگۆ ئەو جۆرە ڕێکەوتنە کلاسی کاسۆلیکەی نەبەینی یەکێتی و پارتیایە یەکێتی و پارتی شەڕی براکوژیان کرد ڕاست ئێستا هاتوون حکومەت تەشکیلەکان ئەم هەموو شەڕیان کرد لە حملە ئینتیخابیە گفتوگۆکەن دانیشن بەوە بەڵام ئایا هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئەم ڕۆحیان تایە وەکو سیاسیەن بۆ گفتوگۆکردن و دانیشن ئایدەم خۆش بەشێکی پەیوەندی بەوە هەیە ینی بۆ بەشتی شخصی بۆ بە ڕق کە ئەمە نابێ وابێ فەلەبەر ئەوە کە تۆ ئاوا ناکەی ئاوا مامەڵە ناکەی بە فۆرمی معارەزەبوون ئاوای لێ هاتووە چوارچێوەکەی سنووردار بووە من پێم وایە خەڵک مافی خۆیەتی گومان بخاتە سەر هەنگاوەکانی باشە لەمە ئەوێنێت بۆ دەرناکەوێت کە پارتیوێکێتی ینی ئەمەندە بێمنەتن لە پێکێنانی حکومەت پێک نایەنن بۆ نمونە پەرلەمانەوە پەکی کەوتووە
ینی دەسەڵاتدارانی دەروی دەسەڵاتی خۆیان دەبینن بەم فۆرمەی کە تۆ باسێکەکەی. داوا من فترەیە پێش ێستا باسی ئەوم کرد کە یەکێتی و پارتی بێمنەتن لە تەشکیلی حکوومەت، ینی هەتا کێش لەوانی زۆر کێشیان نەبێ حکوومەت تشکیل لێ بکوێتە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشەوە کە قسەیەکی جددی و ئەگەرێکە گریمانەیەکە باسەکرێ ێ باشە حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی وا ساڵێک بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بڕوا حکوومەتیشی نەبێ پەرلەمانیشی نەبێت تۆ لەوێ دیفاع لە خەڵکی لە پرۆژەکانکەی ئەو بەڵێنانی کە بە خەڵکی یاوچی لە پەرلەمانە بەرجەستەیکەی بەس بۆ ئەوە چکە پەرلەمان سنی پەرلەمان خۆت سنی یاسایەکە خۆت ومانی خەڵک ئەبینێ ئەمەکە سامان خەڵکی بینێ و ئەژڵێ فەلەبەرەوەی جیاوازیتان نیە لەگەڵ یەکێتی پارتیە کە حاڵێکە جیاوازیتان نیە یان ئەچمە ماڵەوە یانە بم بە یەکێتی و پارتی خۆ منطقە دکتۆرە قسە ئەمە کۆتا قسە ئەگەر ئەمانە ئومێد بۆ خەڵک گەڕێنەوە ئەگەر ئەمانەوێ متمانە بگەڕێنینەوە ئەمە پێویستی بە جیاوازی پیشاندانی سیاستکردن هەیە بە جیاوازی بەوەی کە خۆت بە بەدیلی یەکێتی و پارتی بزانی بەوە ناکە لە فەلەکی یەکێتی و پارتی حزبایەتیکەی بەوە ناکە چاو لە ژێر لە ڕێکەوتن و دانیشتن و دوور و نزیکی یەکێتی و پارتی ئەم حزبانەی هەرێمی کوردستان من بە مەطلقی ناڵم بەڵام بە وێنە عامەکەی ئەڵێم لەم تێڕوانینە دەرنەچوین بۆ 4 ساڵێک ئەم وێنەیە گۆڕا ئەو کاتێک کە گۆڕان و کۆمەڵ و یەگرت و خاوەندەنگ و سنگ و قورسایکی باش بوون ڕاستە جەوە عامەکە جەوی ئیقلیمی مساعید بوو نەوعان ما سیاست بۆ چەشنەیەکرا بەڵام ئێسش خۆ دوای دنیا نییە ئەگەر پێمان وابێ هیچمان پێ ناکرێ و گۆڕانکاری ناکرێ و هەر ئەوەیە پێم وایە حزبایەتی ئاوا ناکرێ هەر لەبەر ئەوەیە ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکانی بێمتمانەی بێهیوابوونی خەڵک بەرامبەر بە هێزەکانی معارەزە زیاتر ئەبێ بەداخەوە کە من پێم خۆش نییە وابێ حەزیشم لێ نییە بەس ئەبێ ڕاستی نەشارینەوە زۆر باشە دکتۆری ئێمە چۆن نەتوانین جیاواز بین لە پارتیوێکێتی بەڵێ لە ڕاستیا دووسێ تێبینیم هەیە ئەویش باسی ئۆپۆزیسیۆن کە ئەکرێت ئایا مێژۆکەی تا لەسەر ئەوەش زۆرێک لە خلافەیە 2009 دەستی پێکرد یا پێشتر ئایا پێشەوە خۆ حیزبی کەش هەبوو لیستیشان هەبوو پرۆژەشیان هەبوو الحاصل یعنی مەبەستمەوەیە ئێمە ئەگەر زۆر وردی کەینەوە شتەکان ئەلەوێەوە وەکو بڵێ هەر بەرامبەرەکە سوودی لێوەرەگرێکە تۆ یەک ناگریتەوە یە قسە نابی لەسەر کۆمەڵێ چەمک و کۆمەڵێ مێژوو کۆمەڵێ هەنگاو بە هەر حاڵ من قسەی جددیم ئەوەیە کە بمانەوێ نەمانەوێ ئەم واقعی هەرێمی کوردستان واقعێکی تایبەتە نەدەسەڵاتی دەسەڵاتێکی ئاساییە نە ئۆپۆزیسیۆنیشی ئەتوانی بڵێ بە پێوەرە یاسایی و سیاسیەکان بە بەراورد لەگەڵ وڵاتانی تر پێوانەیەکی بۆ بکەیت ئەین تێکەڵەیەک دروست بووە هەندێک ناوی ناو ئەندرێت ساختە هەندێک ناوەنرێت دوکان هەندێک ناوەنرێ حەقیقی هەندێک ناوەنرێ هەر ناوی زۆر هەیە بەڵام ئەمە معنەیە ئەوەیە کەواتە ئێمە یەک جۆر ئۆپۆزیسیۆنمان نییە بە یەک نەمەڵ یا بە یەک شێوە تۆ بتانی هەر یەکە و لە حیسیاتێک و لە زروفێک و لە خصوصێتێکی تایبەت تا دروست بووە بەڵام ئافرم و گەورەی بۆ ئەوەیە کە بتوانێ چەند هەنگاوێک لە خصوصێتی خۆی تەنازول بکات بێتە ناو کایە گشتیەکەوە کە ئەمە زۆر قورسە کە ئەڵێم قورس ناڵێ مستەحیلە بۆ چونکە ئەزمونمان هەیە کراوە یعنی ئێمە بینیمان 4 حیزب لیستیان دروست کرد ئەزمونێک بوو لە سەردەمێکە پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن لە سەردەمی گۆڕان و یەکگرتوو لەگەڵ کۆمەڵا کاریگەریشی هەبوو وە تەنانەت پیاچوونەوەی دروست کرد لە نەمەڵی سیاستکردن و حکومەتداریکردنە نابێ بیشاری بەڵام ئێمە لە شتێکا وەستاین کە هەر ڕووی دەممان و یا ڕووی ڕوونکردنەوەمان هەر لەسەر ئەم حیزبانە بوو کە بەو حیسیاتە جیاوازانەوە هەیە لەولا پرسیارێ بکەم دکتۆر ئەو کاتانی ئەو سەردەمە لەگەڵ ئێستایە حەقی بە کاریزمای سەرکردەکانەوە هەبوو کە حیزبەکانیان بەڕێوە برد لەسەر پارتیوێکێتی نەخێر ئەزانی بۆ چونکە ئەگەر یا ئەتوانی بڵێ هەم کورسی ئەگەر مەبەستی یعنی بۆ سەرکردانە شیروان و بۆ نۆماڵ خودی کاگنەشیروان مابوو ئەلی باپیر خودی کاگنەشیروان مابوو کە گۆڕان چۆنا حکوومەت و تا ڕادێک ئەتوانی بڵێ پرۆژەی ئۆپۆزیسیۆنی ئەگەر یعنی بە خوێنەوەی من ئەوە قەرار نییە یعنی لەوانێت تێڕوانینێک بێت قسەیکە هەڵگرێت بەڵام ئەو کاتە بیانەکەی ئەوان بووە چاکسازی لێ نەکرا ئەوە تا مەسەڵەن کاک عەلی حەمەد ساڵح بڕۆ گوێی لێ بگرێ ئەڵێ
من 6 مانگم دانا وامت و وام کرد و وردە وردە وەزیرەکان چیان لێ هاات یعنی پرۆژەی ئۆپۆزیسیۆن بمبورن یعنی ئەو قسەیە بکەم ئەگەر بڵین مەسەن لەوانەیە هەموو تیشەکە لەسەر خودی گۆڕان بێت کە بوو بە هۆکاری ئەوەی کە ئەو پرۆژەیە پاشە کشێ بکات و بەدایلی دروست بێت ئیسەرنەوەی نوێ خۆی بە بەدیلی گۆڕان نەزانێت ئیسا عەلی حەمەد ساڵح بەرەی هەڵوێست ئەوێ خۆی بە بەدیلی ئەوان بزانێ و حیزبی تر بە هەمان شەوە یعنی ئەوەی کە ماوەتەوە وەکو خۆی و تار بەرز و نزمێکی کردووە لایەنە ئیسلامیەکانن کە وەکو خۆیان و پرۆژەی خۆیان ماوە لەوانەیە ئەوانیش مەسەر هەندێک جار بەشداری حکومەت و نەچوونە حکومەت و ئەوانیان کردوێ بەڵام وەکو نەفەسی ئیشکردن وەکو نەمەتی ئیشکردن پێم وا بێت ئەو هەبووە بەدیلەن کە خەڵک زۆر جار ئومێدی لەسەر هەڵچنیون بەڵام ئێوە لە یەک نەمەتیشکردن بۆ نمونە کارتاکردو کاری سیاسیدان کردووە ئەی بۆ دەنگەکانتان کەمەکە من لەوەکە بەڕاستیە دەنگ پەیوەندی بە کۆمەڵێت زروفەوە هەیە یعنی سەب نامەوێت بێمەوە سەر ئەوەی تەحلیلاتی تەزویر و ساختە و کۆمەڵێ پلان و کۆمەڵێک ئیشوکە بەڵام بە عموم طبیعیە یعنی تۆ جاری وا هەیە مووقیفێک گێتە پێشەوە جەماوەرێک هەیە سزاتەیە بەڵام جەماوەرێکیش هەیە هەر لایەنگری تۆیە و هەر ئەمێنێتەوە ئەو بەرز و نزمی هەر هەیە ئەو ڕێژەیە ئێمە باسی کۆی پرۆژەکە بکەین ئەم پرۆژەی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن کە مەفرۆزە لێ کۆ ببنەوە پێویستیان بە تەنازولات هەیە لە بەعزێ بەرژەوەندی خۆیان ئەو ڕۆمان کە هەر لەمانە ئەمە تەواوە لە لای پارتی باشە خۆ یەکێتی و پاریش هەڵکردداوایان لێگایسا یەکێتێڵێ تۆ تۆزە تەنەزولات کرد لە داواکارێکە خۆ ئەو شەڵە تۆزە تەنەزات کە حکومە پێکێ تەواوە بستم ینی ئێوەی لە دەروی پارتی یەکێتی بۆ کێشەکە کێشەی پۆست و پۆستکاریش نییە مە تەنها ئەتانەوێت کارێ بکەن لە بەرژەوەندی خەڵک یا بەرامبەر بە پارتی و کێتی بڵێن ئێمە شەین و دەتوانین بەرەیەکی بەهێز بین بەرامبەر بە ئێوە مەبەستەوەی بۆچی ئەوە نابێت ئێوە بۆچی ئەمە وەکو کە مامۆستا چۆماڵە ناومێدی دروستەکە کە ئەبینێ لایەنەکانی دەروی پارتیوکێتیش بۆ ڕێ ناکەوەشەکان پۆستە ناومێدی قۆناغێکە ئەبێ ئەو میلەتە پیا تێپەڕێت بۆ ئەوەی ئومێدێک لە دایک ببێت ئەو عیب و کەم و کورتیانە ئەو کەم و کورتیانەی کە هەیە لە هەر لە واقعی هەرێمی کوردستان و لە ناو حیزبەکانی ئۆپۆزیسیۆن کە ئێمە تیشکمان نەخسە سەر ئەوەی کە دەسەڵاتیش یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە بەردەوام کاری کردووە ئایا مەسەلەن دەستی هەیە لە دروستکردنی حیزبە کە گومانمان لەوانە و دەستی هەیە لە یەکسیاناسنەوە کە دەسەکانی چێوچێن حیزبە ئاشکرایە بێگومان یعنیەکانە بێگومان جاری وایە تۆ مەسەلەن هەنگاوێت چویتە پێشەوە سیرەکەی شتێکێتە پێشەوە دوو هەنگاوی هێنێتە دواوە یعنی بۆیە ڕۆڵی ئەم دوو حیزبە سەرەکیەش کە دەرفەت نادەن یاخود پلانەکانیان بە جۆرێکە کە بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن هەر لە خودی بزوتنەوەی گۆڕانە نەمان بینی یعنی کە لەگەڵ ڕزمایسە کاتی ئەوە نییە کە باسی ئەوە بکەین یعنی ئەوە نمونەیەکی جوانە هەر یەکێکە لە هۆکارەکانی بێهیواکردنی خەڵک لە حیزبی ئۆپۆزیسیۆن و لە پرۆژەی ئۆپۆزیسیۆن کە لەوە ئەتوانی بڵێ بەرجەستەی بکەی کە نەک هەر وای لێ کرد کە بک بۆ حاڵەتە بکرەوە تا مەسەن کردوێتی بە دوو بەشەوە و گۆڕانی گردەکە و گۆڕانی فلان و ئەنی کە ئەمە جێی نیگەرانیەتیە بۆ لەتکردنەکە یعنی من ناڵێم ئەمانیش خۆیان باشە گەروا بێ کاک چۆمانیانی قسەکە لەسەرەوەیە باشە ئەمە ئەگەر دەست بێ خۆیتر دەسەڵاتی پارتیوکێتیانی کارێکی کردووە چێتە ناو حیزبەکان و لە توپەتیشانەکە ئەمە با پرسیارەکەم بێ پرسیاری دووەمەوەی ئایا لە دوای گۆڕان هیچ هێزێکە دروست بووە بەدیلی ئۆپۆسیۆنی گۆڕان بورە من یەک جملە ما بوو ئەوە تەواوکەم دەرفەتی کارچەوانین مەبەستم ئەوە نەبوو خوانەخواسە ئێمە نمونەیەکم هێنایەوە ئەوە لەوانەیە یعنی ئەم میلەتە بەداخەوە یعنی زۆر جار لە بەردەمەم ئەزمونانە ئەزمموی گۆڕان ئایا دووبارە ئەبێتەوە ئایا پارتیوێکێتی بە هەمان شێوە لەگەڵم حیزبانەی ترە ئەمە مەمە گرفتەکەیە بۆیە من وتم مەرحەلەیەکی ناومێدی مەرحەلەیەک ئایا خەڵک جارێکی کە شوێن حیزبێکی ترەکەوێتەوە ئومێدی لەسەرڵدانی هەموو تاچێکی کووردە هەیە بێگومان هەیە ئەو کاتە ئێمە گەینەوەی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەکەیە و ئۆپۆزیسیۆنی دروستکراوکێیە کە
حزبەکان لە ڕێ ئۆپۆزیسیۆنەوە نایەڵێ ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە دروست ببێت گرفتەکەی ئێمە ئەوەیە من وا ئەزانم ئەبێ ئەو مەرحەلەش تێپەڕێنین ببوورە ڕاستیە مۆزوع ئەوەی کە یەکێتی و پارتی دەسەختێنە ناو لایەنەکانی ترەوە لە هەموو لایەنەکانی ترەوە ئەوە طبیعیە بەڕێ ئێمە لە سیاسەتە تۆ چۆن کا لەسەر بەرام طبیعیە ینی بەس ئەوەیە مهمەم حزبەت چۆن گریمان حزبێکی وەکو کۆمەڵە یەگرتووە گۆڕانە چۆن مەقەوماتی کەوادیرەکانی چۆن ڕێگریەکە لە خەرق چۆن ڕێگریەکە ئەوەی ئەوە کرێت ئەمە پێم وایە بەشێکی خەتای لاوازی حیزبەکان خۆیان کە ڕێگە بۆ خەرقێن خەرق ئەکرێت لە هەموو دنیا هەیە کاری زیاتی هەر هەیە خەرق هەر هەیە بەڵام تۆ چۆن ڕێگری لەوەکەی کەوادرێت پێگەیاندنیان باوەڕبوونیان بەوە ئەمە یەک دووسێ حقایقی بێ باس کرێت مۆزوعی سەردەمی زێڕینی معارەزە لە هەرێمی کوردستانە پێمان خۆش بیان نا لە سەردەمی 2009 بووە کە کاتێکە گۆڕان دروست بووە ئیترخەوە ئەمە من دیفاع لە شتێک ناکەم وانە بێ بەڵام ئەوەش لەوە گرنگتر والله لە ئەمریکاش لە ئەمریکا لە بڕۆ بۆ سوئیسرا بڕۆ بۆ فنلەندا کە قیمەی دیموکراسیە شخص ڕۆڵی هەیە کاریزمای شخص سەرکردنی دۆ بۆ نمونە فەرقی بایدن و ترامپ نییە یعنی ئەوە ترامپ هاتوۆتە سەر حکم و هەڵبژاردننی دەنگیان پێیاوە وەکو بایدن وایە وەکو ئۆباما وایە چۆن شخص کاریزمایی شخص ڕۆڵی نییە زۆر ڕۆلی هەیە و لە ڕابردووشا کاریزمایی کاکنەشوران ڕۆلی هەبووە بۆ جۆشدان و بەهێزکردنی ئەوە ڕۆی ئەوە گریمان چوە حکومت گۆڕان پەلەی کرد چوە حکومت بە ئاگری ئەو وەزعەوە سوتا و هەڵی کردو ئەوە ئەزانین لە ڕابردووشا ئەگەر هەموو هێزەکانی معارەزە بە گۆڕانیش ڕۆڵیان هەبوو لە بەهیواکردنی خەڵک بەڵام ئەوە گریمان گۆڕان لاواز بوو گۆڕان لە 4-5 ساڵی ڕابردووە لە حکومەتا بوو ئادەی پێمان بڵێن ئەوە یەگرتووە ئەوە کۆمەڵی دادگەری ئەوە نەوەی نوێیە کە زۆرترین کورسی هەبووە بە ئێسەشەوە ئادەی پێمان بڵێن ئەو قۆناغی کە تەقیمێک و هەڵسەنگانیە بۆ معارەزە بوون کرێ لە هەرێمی کوردستانە من پێم خۆش نییە ئەمە من بەسم چێ لەوێەوە ڕهاتە خوارەوە لێڤڵەکاتە خوارەوە ئێوەرە تەقیمێ بۆ معارەزە بوونی ئەم 5 ساڵەی حیزبەکانی معارەزە لە پەرلەمانی کوردستان بکە دەرناچن بەڕێی من دەرناچن باشە ئەمەش ڕۆڵی هەبوو لە بێهیواکردن ینی هەر گۆڕان نییە نەوەی نوێیە کۆمەڵە هەموو حیزبەکان هەرێکی و بە پنتی خۆی بەڵام هەیە ڕێژەی زیاتر بەرەکەی و لەگەڵیش یەکێتی پارتی مەکاین یعلامی و دەستگای ئیستیخباراتی و پەیجی زەبەلاح و ئەوە کڕینی خەڵک و ئەوانەشیان هەیە ئەمە بێهیوایی دروستەکەن بەڵام کە یەیتەوە سەر ئەوە ئەم دۆخەی کە ئێستا ئێمەیتیان دۆخەکە شەڕەکە گەورەترە لە حیزبێ گەورەترە لەوە ڕۆژ بە ڕۆژ پانتایی متمانی نێوان خەڵک و حزب فراوانترە بێ ئێکە فراوانترە بێ تۆ چۆن ئەم پانتایە کەمەکەیتەوە چۆن متمانە گەڕێنیتەوە بەم فۆرمەی ئێستا نابێ کاک سامان ئەم فۆرمەی کە ئێستا حزبەکان دەستیان ناوە تێ نابێ ئایا ڕێگە ئەیەن تۆزی خراپتر و خراپترە بێت تا زمینەیەکی عام لەبارە بێ وەکو 2009 گۆڕانکاری ئەکرێ و شتێک ڕۆیە یاخود ئەم حزبانە هەندێک جوڵی جیاوازتر ئەکەن ئەسنەوە بەخاکەن بە سنتەری قوڵایی خۆیان یان لە ناواخنی دامەزراوەکانە یان فۆرمێکی تر لە حکومڕانی پێیڕەوەکرێت و ئەوەشمان لە یاد نەچێت کاک سامانی بەڕێزەگەرمە پێمان وا بێم هەرێمی کوردستانەوە و عێراقا بەدەست حزبەکانی هەرێمی کوردستانەوەن و بەد لەسەر بنەمای دەنگی خەڵک و لەسەر ئەوانە ئیدارە درێ و حکومڕانیەکرێ وەڵی بە هەڵاسوین ئەم عێراقا ساحەی ململانەی وڵاتی ئەقلیمیەکانە ئەم هەرێمی کوردستانە ئەقلیمیەکان تاوەکو ئێستا نەگەیشتونەتەوە بڕواوی لە دەروی پاتیۆکێتی چەند هێزێک دروستکەن بۆ ئەمە ئایا ئەمەش پرسیارێکی دوای ئەوەیە ئایا هێزانی دەروێکێتی و پارتی خۆیان پیشانداوە بەدیل خۆیان پیشانداوە بەدیلی یەکێتی و پارتی بن ئەمە گرفتە گەورەکەی دنیابینی و خەیاڵدانی حیزبەکانی دەرەوەیەکێتی و پارتی من پێم وایە ئەمە بێگومان بۆ یەک ریزیمان نازانم لە ڕوونەتەوایەتیەوە بەڵام ئەمە بەشێکترە لەوەی تۆ ینی ئەگەر ئێمە پێمان وابێ هیچ جوڵەیەک نییە هیچ هەوڵێک نییە هیچ شتێک نییە حق هەمووی دەرگاکەی داخەڵبڕاتەوە بۆ ماڵەوە فەلەبەرەوە مادەم سیاستکردن هەیە حزبەکان هەن و واقعەکەش هەر مەجای گەمەکردن و یاری هەیە تو ئەبێ بیر لە یاری ترکەیتەوە چۆن مێزەکە قەڵپەکەیتەوە چۆن مێزی شەترەنجەکە جوڵێنی ئەمە کەوێتەوە سەر کاریزمایی و عاقڵی ئەو سەرکردە سیاسیانەی کە ناوی خۆیان ناوە سەرکردەی سیاسی نوێنەرایەتیکردنی بەشێ لە خەڵکەکەن ئەگەر پێت ناکرێ زەمینەکە لەبار نییە دیارە پێویستامەکاری دەسە جەمعی هەیە ئێوەسا دەسە جەمعیش ناکرێ لە هەموو ئەمانە گرنگتر کاک سامان ئەم ئینتیخاباتی کەکرێ جزئێکی بۆ هەرێمی کوردستانە بۆ هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی باش ئەوە کەرکووکت هەیە ئەوە مووسڵت هەیە ئەوە خانەقینت هەیە ئەوە
مندەلی تێوەجە ئەو شوێنە مەناتیقانی کە ناویان مەناتقی متەنازیع لێ یان بە مانایی کەڵی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان فەرمو پێمان بڵێن چی ئەکەن بۆ بابەتە خۆ ئەوە شەڕە قەومیەکە لەوەیە شەڕە قەومیەکە لە کەرکووک و ئەو ناوچانەیە هەر خەریکی دەنوکدان لە یەکتر بن خۆ هەفتەی ڕابردوش لە دووس خورمات و کۆبوونەوە کرا بەڵام ئەمانە درەنگ وەختن کاک ئەمە پێویستی بە ڕوئیای پێشوەختە هەبوو فەلەبەر ئەوە من پێم وایە ئومێ دەکەم ئەم تابیستی مانگەی هەیە جۆڵە بکرێ بەس من پێم وایە ڕوونایە بە تەسەوری من هەز زۆر بە کوردی کاک دکتۆر کاتەکەمەوە یەک دقیقانی ئومێد هەیە بۆ ئەو یەک لیستیە هیچ کاتێ من وا نابینم لە سیاستاوە لە کارکردنە ئینسان بێ ئومێد ببێت لە ئانوساتە ئەکرێت دۆخێک بێتە پێشەوە فشارێک واقعێکی تازە گۆڕانکاریەکانی ناوچەکە ئێمە بیرمان نەچێت منزانی تەوەرێکی ترماوە کە قسەی لەسەرکەین کە ئەویش ئایا هەرێمی کوردستان لە ناو عێراق و لە ناو ناوچەکە لە بەردەم چیایە لە بەردەم ئەو گۆڕانکاریانەی کە ڕوو ئەدەن وە پێشبینی کراوە چاوەڕێەکەین بەجار هیچ ڕووی جارێ مەبەستمەوەیە یعنی پەیوەندی بەوە هەیە کە تۆ ئامادەبی بۆ خۆستنەوەی هەلەکان ئەوەندە چۆکدا نەدەی لە بەردەم گرفتەکانی ئێستەیە خوێربی بۆ بینینی ئایندەیەکی جوانترکە بێتە دی بۆیە من لەو ڕوانگەیەوە هیچ کاتێ بێ ئومێد نیم هەوڵ هەیە جدیت هەیە خەم هەیە بەڵام کۆسپەکانی زۆرن کۆسپی زۆریش بەعزێکی بە تێپەڕبوونی کات بە دروستبوونی معادلاتی تازە احتیمالی زۆری هەیە کەم بێتەوە بۆیە وەکو باسی ئومێد و ناومێدی من هیچ کاتێک لەگەڵ ئەوانیم ناومێد بین بەڵام هەر تەکی دەکەمەوە وەکو لە بیدایەتەوە باسم کرد پێویستە خەڵک بەرچاوڕوونتر بێت کاتی 2009 چه تەسەوەری وابوو کە گۆڕان ئەو هەموو دەنگە بێنێت یعنی کەس تەسەوەری ئەو نەبوو بەڵام سەیرە کرد یعنی ئێستش پێ سیر نەبێ مەسەر ناڵێم هەموو حیزبەکان هەموو حیزبەکانیەکە بۆ هەرێمی کوردستانیش زمینە سازی بۆ پەرلەمانی کوردستان چاودێریکردنی حکوومەتیش بەتەکید ئەم هێزانە ئەوەنەی دەرفەت لە بەردەمیانە ئەوەنەی مەجاڵ ئەدرێن ینی ئەو قسەیە من حەزەکەم ئەگەر تۆختریکەیتەوە قەت نمونەت بۆ ئەیانمەوە کە چەند مەجال هەبوو بێت هەندێک لەو هێزانە شتی زۆر گەورەیان کردووە ماوەیەک بۆ سکاڵاکان بە یەک کۆبوون و دوای بەرد و ئەگەر ئێمە باسیەوەکەین ئەم کۆبوونەوانە تاسیر کا بۆ هەڵبژاردننی بڵین بۆ عزیزەکەی من کۆمەڵی لایەن پێیان وایە کتابیان ناردوو بۆ سەرۆکایەتی ئەم خولەی پەرلەمان بە هەڵوەشاوە حسابە و کۆمەڵێک چوە داوای کردووە کۆمەڵێک ئەڵێ هەڵوەشاوە نییە و یەک ریزی و یەکێڕوانی ئێمە لەگەڵ پێدراوی سیاسی واقعەکەی خۆمانە لەمسی بکەین بێ ئومێد نین هەچ کاتێ بێ ئومێد بین لە دۆخی سیاسی حەق وایە حزبایەتی نەکەین حەق وایە کاری سیاسی نەکەین بەڵام ئەبێ واقعەکەەوە خۆی بخەنیتەوە دەسا خۆش بێ زۆر سپاس ئینشەڵا ئومێدی ژەیە و باسە لەوانەیە لە ئیساوانە بەس ئامادەبوونتانەسەر چاو زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوکۆسە بینەری بەرنامەی حەوسەن بەخواتانە سێن خواتانەوە